بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست حکوومەت راپۆرتی دووەمی یاسای چاکسازی ڕەوانەی پەرلەمان کردووە بەپێی راپۆرتەکە کەمترین بڕگەی یاساکە جێبەجێکراوە ئەمە لە کاتێکدایە زیاتر لە 10 مانگە یاساکە کەوتوتە بواری جێبەجێکردنەوە هەر بەپێی راپۆرتەکە بەپێی و قەرزانەی کە لای قەرزەکانی حکوومەت کە لای سەرمایه‌داران و کۆمپانیەکانە لە کۆی 905 میلیارد دینار تەناتوانراوە 2 میلیارد و 911 میلیۆن دینار بگەڕێنرێتەوە. هەروەها لە بواری سەربازیشدا خانەنشینی سەربازی کە زۆرترین گەندەڵی تێدا کراوە تاکو ئێستا نەتوانراوە پێداچوونەوەی پێدا بکرێت. لەگەڵمان بن ئەم شەو بە وردی لەسەر دووەمین راپۆرتی حکوومەت لەبارەی یاسای چاکسازیەوە هەڵسەنگاندن دەکەین. دوای نزیکەی ساڵێک لە دەرچوونی یاسای چاکسازی لە موچە و خانەنشینی و دەرماڵەکان تا ئێستا لە 105 یاساکە جێبەجێ نەکراوە. حکوومەتی هەرێم راپۆرتی دووەمی لیژنەی باڵای چاکسازی لە موچە دەرماڵە بەخشین و ئیمتیازاتەکان و خانەنشینی لە هەرێمی کوردستان ئاراستەی پەرلەمانی کوردستان کرد. بەپێی راپۆرتەکە لە کۆی 905 میلیارد دیناری قەرزی حکوومەت لای بازرگان و کۆمپانیاکان تەنیا 2 میلیارد و 911 میلیۆن دینار بۆ حکوومەت گەڕاوەتەوە. سەبارەت بە دۆسەی شەهیدان و تاقانەی جینۆساید لە راپۆرتەکەدا هاتووە. سێلیژنەی لاوەکی لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتیە گشتیەکان هەولێر سلێمانی و دوهۆک پێکێنراون. وردبینیان لەسەر دۆسەی شەهیدان و ئەنفالکراوان کردووە و دەرکەوتووە. لە کۆی گشتی 7,331 دۆسیەی شەهیدانی سەنگەر و هاوڵاتی و جینۆساید تەنیا وردبینی لە 7,278 دۆسیە کراوە. دەرکەوتووە تەنیا 4,299یان پەسەند و 1,776 دۆسیە تێبینیان لەسەرە و 411یان ئەو ئیمتیازە نایانگرێتەوە. لەبەرەوەی چەند لیژنەیەکی پەرلەمان هەر بەپێی راپۆرتی دووەمی چاکسازی کە ئاراستەی پەرلەمان کراوە لە کۆی دۆسیەی 361 تاقانەی جینۆساید وردبینی لە هەمویان کراوە و دەرکەوتووە 225یان پەسەندن و سێیان تێبینیان لەسەرە و 133 دۆسیەش ئەو ئیمتیازاتە نایانگرێتەوە. لە بەشێکی دیکەی راپۆرتەکەدا هاتووە لە ئەنجامی هەمواری موچەی خانەنشینی ناونیشانی شارەزا کراوە کە ژمارەیان 494 خانەنشینە بەو هۆیەوە بڕی 410 میلیۆن و 367 هزار دینار بۆ هەر مانگێک بۆ خزێنە گەڕێندراوەتەوە. هەروەها لە پێداچوونەوەی دۆسەی خانەنشینی دادوەران لە ئەنجومەنی دادوەریەوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشین و هەموارکردنەوەی موچەی خانەنشینیان لەگەڵ ئەندامانی داواکاری گشتی بە ڕێژەی لە 170 موچە و دەرماڵەیان کە ژمارەکەیان 113 کەس بووە توانراوە 78 میلیۆن و 483 هزار دینار مانگانە بۆ خەزێنە بگەڕێندرێتەوە. ئەوکات لە هەموارکردنەوەی موچەی خانەنشینی 109 خانەنشین بە پلەی بەڕێوەبەری گشتی 77 میلیۆن و 120 هزار دیناری مانگانە بۆ خەزێنە گەڕاوەتەوە. سەبارەت بە بڕینی مینحەی بەخێوکەری وارسی شەهیدان لە راپۆرتی دووەمی چاکسازی کە حکوومەت ئاراستەی پەرلەمانی کردووە باز لەوە دەکات مینحەی 13282 بەخێوکەر هەڵوەشاوەتەوە کە مانگانە 996 میلیۆن و 150 هزار دینار دەکات. ئەم بڕیارەش نیگەرانی کە سوکاری شەهیدانی لێکەوتۆتەوە. ئێمە 4 پێشنیارە خینە دەنگدان بەڕێزان بەپێی وتەی بەشێک لە پەرلەمانتاران حکوومەت لە جێبەجێکردنی یاسای چاکسازی جددی نییە لە دۆسەی نەوت و خاڵە سنووریەکانیش چاکسازی نەکردووە. بە پێچەوانەشەوە نزیکەی ساڵێکە لە 121 موچەی موچە خۆرانی بڕیوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرم پرسە میوەندەرێک لە بەڕێزان سیروان بابان ئەندامی پەرلەمانی کوردستان هەروە بێستون فایق ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستانمان کردووە. سوپاسیان بە دەبوونتان دەکەین بەخێر بێن. کاک سیروان لە بەڕێستانەوە دەست پێ بکەین حکوومەت راپۆرتی دووەمی چاکسازی ناردووە بە دیاریکراوی شتێکی ئەوتۆ لە یاسای چاکسازی دوای 10 مانگ جێبەجێ کراوە. سڵاوتان لێبێت ڕەمەزانتان پیرۆزیوا بەرەو کۆتایەکەیە هیوادارم نوێژ و ڕۆژ و تاعاتان قبوڵ بێت. حکوومەتی هەرێم قەبارەی ئەوەنە لەو یاسای چاکسازیە گەورە کردووە جێبەجێ کرد ئەوەنە باش دوای ئەوە نازانی چەنە بەقەر بەرزای ئەرز و ئاسمان لە ساعت 2
لە سایە 2 بە ساڵێک و 4 مانگ هاتووە لە سایە 2 یاسای چاکسازی جێبەجێ نەکردووە لە سادوشی جێبەجێ نەکراوە پێ دوای قسەی لەسەر یاساکە لە سایە 2 کردووە قسەی کردووە لەسەر سایە 2 باش. جارێ من با یەک کورتی یاسای چاکسازی و چاکسازی چییە؟ جارێ یاسای چاکسازی بۆیە هەیە لەبەر حکومت دانی بۆیان ناوە کە ئەم وڵاتە گەندەڵیتیە گەندەڵی ینی چی؟ گەندەڵی ینی دزی ئەل سەریقە ستۆلین دس تۆرە حکومەتەکانی پێشوت دزیان کردو تۆش هاتووی مۆرە کردوتی ئەو حکومەتانی تر دزیان کردووە ئێمە چاچیەکەین ئەگەر تۆ حکومەتێک هاوتی فەرمانگەیەک دانین بۆ بەرەنگاربوونەوەی توندتیژی بەرامبەر مناڵان کەواتە توندتیژی هەیە بەرامبەر مناڵان بۆیە تۆ فەرمانگەی بۆ دانێ توندتیژی بەرامبەر ژنان بەرامبەر نازانچی کەواتە تۆ هەیە ئێستا یاسای چاکسازی دان پیانانانێکی یاسایی و فەرمی حکومەتە بۆی کە لە وڵاتەیە حکومت دزی کردووە نەچوین بڵین دزێک هاتووە ماڵێکی بڕیوە سەلامێکڕێکی ڕوت کردوتەوە ئەندامانی بەڕێزی حکومەتە کۆنەکان یەکتر چەند کەسن دزیان کردووە بەس وتت ئەوەندەی گەورە کردبوو ئێستا چەند جێبەجێکرا ئەمەیان جێبەجێ کردو لە چەند لە 150,000 متر باش ئێستاگاکە حکومت هاتووە ئەڵێ هەوڵمان ناوە وردبینیمان کردووە مەلەفمان هەڵاوەتە مۆزەفمان داناوە بۆ ئەوەی کە ببینین نمونەیەک هەیە ئەوە زمانی ئێوە نییە سینەمای جاران گڵۆ پشتیوای تیانە بوو ئەڵەن کابراایەک لە سینەمایە 50 فلسی لەیەکەوێ دیناریەکی گەورە هێنە ئەیسووتێنێ بۆی 50 کە بدۆزێتەوە 50 فلس قیمەتی لەگە دینارا زۆرە ئێزا حکومت بە دوای دزیە ئەگەڕێ بەڵام مەسرفێکی زۆرتری کردووە لەوە بزانێت چی کردو جارێ وتمان لە سایە 2 بۆ 3 ئەم ئیشەی کردووە چوە دەستی یاوەتە چی ئێمە چاوەڕێمان کردمان یاسای چاکسازی کە من دەنگم پێێنە لەبەری ئیمانم پێ نەبوو کە جێبەجێ بێت وتمان وەزیر هەیە وەزیر نەبووە لە ژیانەیە حیمایی هەبوو حیمایی پێویست نییە وەکیل وەزیر هەبووە هیچ وانە ئەمانە ماگانە ملیۆنان دیناری ئەم حکومەتیان ئەم وڵاتیان بردووە حکومەتیاوێتی وتمان دەزێن بەوانە هەر نەچون بەلای جارێ باسیێوان نەکردووە جارێ خەڵکی تر هەیە بە پلەی لیوا و نازانم چی ئەم لاولا خەڵک هەیە چای چییە ناوی لای من هەیە چای چییە لە مەڵبەند و لقەکانی یەکێتی و پارتی بە عەمید و لیوا تەقاعد بووە ئێ باشە ئەگەر عەمیدە چایچێتی لە چی ئەگەر چای چییە کەواتە شادە هەیە بواتە ئینتان کردووە دەستکاری ئەمانیان نەکردووە هاتووم دەستکاری یەک چینیان کردووە چینێک کە خۆی 100 بۆ 150,000 داواگە کە مندامان سەیری راپۆرتی دووەمی چاکسازی هاتۆتە پەرلەمان هەمووتان بینیوتانە ئەڵێ دەستمان کردو بە چاکسازی کەم ئەندامان ئەوەنەمان سیر کردووە تان لە 75 مستحقە خۆیان لە 75 مستحقە چون بە موکێش دەریانێناوە ئێ باشە ئەمان چوون پچکۆلەکانیان هێناوە کە ئەگەر هەر هەموو کەم ئەندامانی ئەم کوردستانە هەر هەمووی ببڕن بڵێن و هیچتان نییە لە وڵاتەیە هیچ ناگۆڕێ لە وڵاتە ملیارە موچەکەی هیچ ناگۆڕێ بە شەرتێک من هەمووتانەیزان ئەو بینەرانی بەڕێزانە ئەیبینن خزمێکیان لە شوێنە گەورەکانە لە سیتە گەورەکانە مەسئولێگە بینن کە کەس نایناسێ 50 حیمای بەدوایە کاکە 50 حیمای یعنی 20 سیارە 20 سیارە 20 سیارەی بانزین 20 کەڕە 4 تایە 24 قاچی 20 خواردن ئەمە بەچی بەخێوەکرێ پێم بڵێن ئەم جێشە بەچی بەخێوەکرێ ئەی بۆ من تۆ ناتوانین دوو کەس بەرگە خۆمانە بەخێوکەین کەواتە ئەم تاوان گەندەڵی دزیە ئەم دزیە کۆمەڵگای خراپ کردووە یاسای چاکسازی حکومت ئەگەر لە سایە 2 بە ساڵ و شتێک ئەوەی کردووە ڕەنگە بە هێواشی لەسەر شان هێواش ساڵی تر لە 50 جێبەجێکە پەلەتان چی حکومت 50 ساڵی ئەم حکومەتە بەتەمایە 50 ساڵی تر لەسەر ئەم کێشەیە بمێنێتەوە و 21 لە سەیش لە ئێمە بڕێت و ئێمەش نەقەنەکەین خوا قبولی ناکە باش دەگرێم وڵات دواتەکە کە بێسون جنابیش بەخێر بێ دەمەوێسترنجی بەڕێژ بزانم کە بۆچی پرۆسی چاکسازی لە کوردستان هەر لە شتە بچووکانیش زۆر خاوەنەک بڵین دەستیان بۆ مەلەفی گەورەی وەکو نەوت وەکو قاچاخی وەکو چاکسازی لە هێزی چەکدار بۆچی پرۆسەکە زۆر خاوە لە کاتێکە لە سەرتاوە هەوڵێکی زۆر دەکوترا بۆ چاکسازی سڵاو بۆ جنابتان و بۆ بینەرە بەڕێزەکان لە حەقیقەت قسەکردن لەسەر چاکسازی لە کوردستان و ئازانم بابەتێکی چەندبارە و یعنی زۆر ڕەنگە ینی مومیلیش بێ لە لای خەڵک و لە لای بینەرانیش ئەوەندە قسەی لەسەر کراوە ئەوەندە باس کراوە قسەی یەکەم و کۆتایی لەسەر حکوومەت و حکومڕانی بە ماوەی 15 ساڵی ڕابردوو تاوەکو ئێستا مەسەلەی چاکسازی بووە ئەو شەیە کە زۆرترین باس ئەکرێ و کەمترین هەنگاوی فعلی و عملی هەیە لە ناو کایی سیاسی حکومڕانی کوردیە بۆیە قسەکردن لەسەر چاکسازی من وازانم ئێستا یعنی بۆتە بابەتێکی ڕەنگە ناپێویست ئەگەر تەنها قسە بێ و قسەی لەسەر بکەی ئەزانی لە کوردستانە
تەواو هەمومان گەیشتینە ئەو مەرحەلە و ئەو قەناعەتە و ئەو واقعە مەلبوسەی لە کوردستانە مستەحیلە چاکسازی بکرێت چونکە چاکسازی بە کێ ئەکرێ و چاکسازی ئەبێ کێ بیکە تۆ نابێت چاوەڕێی چاکسازی لە کەسێک بی کە عملی چاکسازی واتە ڕووخاندن و لابردنی ئەو جاری یەکەم هەنگاوی چاکسازی لە کوردستانە کە ئەبێ بکرێ و قەرار وایە بکرێ ئەبێ یەکێتی و پارتی لە دەرەوەی سوڵتە بن و لە سوڵتە بیان خەڵکە دەرەوە ئەمە بە کێ ئەکرێ کێ ئەیکە عکسەکەی بە تەمایەکێتی و پارتی چاکسازی بکەن خۆمە قسەیەکی زۆر من ئازارم دوورە لە واقعەوە دوابێ پارتی چاکسازی من بۆ خۆم فاتیحام دەمەگە خوێندووە لەسەر حکوومەتی هەرێم و نظامی سیاسی و حکومداری لە کوردستان و چکە یعنی عملەکە عملیشی ڕاضیاتیە چۆن نەزانی یەک و یەک ئەکاتە چەند و چەند ئەکاتە چەند عملیشی ڕاضیاتیە و ئەو دیوی نییە ینی لەوە زیاتری یەکێتی و پارتی ئەو چاکسازی کە کاکسیروان وتی و ئەو فەزاحەتانی هەیە خۆ ئەگەر ئەمانە بکرێ یەکێتی و پارتی ئەڕوخێن بۆیە نابێ ئێمە چاوەڕێ ئەو کێنێکێتی و پارتی خۆیان بۆ خۆیان بڕوخێنن لەبەر خاتری ئێمەیان لەبەرەوەی ئەکە ئێمە ئێستا باسیەکەین ئەمە شتێکی مستەحیلە یعنی ئەو لیوایی کە 50 حیمایە هەیە تۆ لیواکە و حیمایەکان فەسڵکە و لای بە یەکێتی سقوتەکە مەسەڵەن لەو دیو پارتی سقوتەکە بۆیە ئەوان تازە بە تازە لەسەر پارەی خەڵکو و لەسەر نەوتی دزرا و ئەوانە ئەچن گەندەڵی تر و هەنگاوی فەزاحەت بارتری تر ئەنێنیان خۆ وازە هەر ڕۆژانە ئیبینین کاکە چۆن لەم لاوە تۆ ئەڵی تەعینات نییە بڕۆ سەیری تەعینات کە لەوێەوە مەسەلەن لەم دیەوە تۆ ئەڵێ پارە نییە و من موچەی ماگانەم پێ نادرێ ئێوە هەموو پارەیە چێ سەرفەکرێ بۆ کڕینی کڕینی ئەو پارە سەرفکردن لە تەفروت و ناکردنی ئەم گروپەکە و لە دروستکردنی جاسوس و لە مەسەلەن هێنانە ینی هەموو ئەوانەی کە ئیبینین ڕۆژانە لە کوردستانە لە ڕاستیە دەلالەتی ئەوەیە چاکسازی نەکناکرێت وازە چاکسازی بێنە گەندەڵی و ناشرینی لە سیستەمی حکومڕانی کوردستانە خەریکە ئیبداع و شتی تازەتری لێ پێیا بێ تەنها ئەوە نییەوەی پێشووتر باسەکراوە ئەوترا یعنی شتی تازەتر هەیە ئیبداعکەن ئەوان لە فەزاحەت و لە گەندەڵی و لە دزی و لە پارە سەرفکردنە ئەگە پێشتر لە 12 ساڵی ڕابردوو گەندەڵی و پارە خواردن لە مەسلەی تەعینات و بە هەدەردان و ئەوانە بووە ئێستا شتی زۆر سەیرسەی پێیا بوو باشە بەس کڕینەکە کە ئێستا پێت وایە کڕینەکە بە پارەی خەڵکە طبعا خۆ ئەو پارەی سەر بجێ خەڵکە کەدا پارەی لەکوێ بوو یعنی یەک پرسیارە و ئەم لاولای پارتی پارەی لەکوێ بوو ینی مەسەلەن یەکێتی پارەی لەکوێ بوو ئەو هەموو سیارە و دەمانچە و شتا بەخشنەوە و مەسەلەن ئەیدەن بە ئەموو ئەو لەکوێ بوو ئەم پارەیە لەکوێ بوو مەسەلەن کاکە خۆ یەکێتی و پارتی هینی دروستکردنی پارەیان هەیە زۆر وازەحە پارەی میلەتە ئەمان بە ناشەرعی دەستیان بەسەراگرتووە و بە ناشەرعی تریش لە عملی ناشەرعیشە بەکارێنن باش پێ دوای بۆیە بودجەکە بەشی موچەناکە ئەم پرۆسانە ئەندامەزراندن لە دەرەوەی یاسا کڕینی خەڵک مەسەلەن بەڕێوەبرنی حەزب بە پارەی خەڵک بۆیە حاڵی موچە و موچەخۆران حەزب وەکو خۆی یەکێتی و پارتی دامەزراوەکانیان ئەو شوێنانی کە خۆیان بەڕێوەی ئەبەن هەندێک کاروباری تری حزبی و شەڕی یەکترە کە ئیکەن هیچ چیپەکی نەکەوتووە تۆ دیقەت بدە ئەوەی کە پێوترێ لە قەیرانایە تەنها چینەکەی فەرمانبەر و ئەوانن کە لە دەرەوە یەکێتی و پارتی خۆ یەکێتی و پارتی بۆ خۆیان هیچ قەیرانێکاری تێ نەکردوون تۆ دیقەت بدە بە درێژایی 12 ساڵی ڕابردوو و بە درێژایی 4-5 ساڵی ڕابردوو کە هەرێمی کوردستان لە قەیرانێکی خانقی قوڵا بووە یەکێتی و پارتی پەکیان کەوت یەکێتی و پارتی لە پارەبەخشینەوە کەوتن یەکێتی و پارتی لە شەڕی میدیایی یەکتر کەوتن ئێخۆ ئەم پارەیە ئەگەر ئاویش بێ ڕۆژێ لە ڕۆژانە بێ قەتع بێ لە شوێنێکەوە سەرچاوەکەی ئێستا خۆ ئاو و کانیاوەکان لە کوردستانە لەبەر وشکە ساڵی وشک نەبوون ئێ سەرچاوی پارەی ئەوان وشک نابێ بێگومان ئەم پارەیە دیارە کە پارەیەکی ناشەرعیە پارەیەکە پارەی ئەو خەڵکێ و بەڕێگەی ناشەرعی و لە پشتی میلەتەوە دەستیانەکەوێ بۆیە وشک نابێ باش سپاس دەکەم کە سیروان سەبارەت بەوەی کرد لە راپۆرتەکە باسی ئەو قەرزەی کە لەسەر کۆمپانیا حیزبەکان و سەرمایەدارەکانە کە دەڵێ لە کۆی 905 میلیار دینار تەنها 2 میلیار و 911 میلیۆنی گەڕانراوەتەوە ینی تقریبا 902 میلیاری ماوە لە کۆی 905 بەدە مانگ وەرگیراوەتەوەندە تو باسەر لە بینەری بەڕێستێک نین باش ئەو قەرزە هی دەمانگ نییە ئەو قەرزە هی لەوەتی حکومت هەیە لەوەتی حکومت هەیە باش هاتوون بە پارەی تۆ و دایک و خوشکی بەڕێست و کاگەستون و هەمومان و تویانە کاکە گیان ئێمە پێویستمان بە 100 کەسە
ئەم سەڵە پارەیانینی دوای دەنگمان بۆ کۆکردنەوە سەڵ پارەیانینی بۆمان دەوڵەمەندە بن ئەم 100 کەسە پارەیان ناونەتێ بەشێک لەوانە جااو قەرزە ئاوایە هیچ قەرز نییە ئەمە دزیان لە تۆ کردووە یانە بە دزێک ئێستا بۆت بازەکەم بە کورتی جارێ ئەم پارەیە هی دەمانگ نییە هی چەند ساڵە 20 ساڵە ئەم حکومەتە نەیتوانیوە لە سایە دوی ئەم پارێ وەرگێتەوە ینی غیرەتی نەبووە یان نەیوێراوە یان خۆی شەریکە لەم دزیە یان باشە بەست پێ دوای کامێ غیرەتی شەریکە هەر چوارەتی شەریکە جارێ با من شتێ بۆ بینەرانی بەڕێز و جەنابتان ڕوونکەمەوە کۆمپلێت ئەو ئەرزانەی کە لەم کوردستانەیە تەوزیع کراوە بە ناویەوە بەرهێنانەوە خۆ هیچ کابرا سەروەت و سامانی نەبووە ئەرزەکەی خەڵک بووە وەزیرێک گزیرێک مەکتەب سیاسیەک زەلامێک هاتووە تۆتی وەرە ڕێیەکەوین ئەم وەرە باش شەرحیکەین و تۆتی ئەم ئەرزە نازانێت چەند هەکتار وشتیوە تۆتی ئەم ئەرزە چەند عیمارەتی هەبێ و تۆتی 50 عیمارەت چەند شوقاکە 500 شوقە شوقەی چەندی تێچێت 4 دەفتەر بە چەندی بەدا دەفتەر 6 دەفتەر 3 دەفتەرمان بەرێ 3 دەفتەریش بۆ خۆ 500 کە ڕە 3 دەفتەریمان بەرێ هەندێک مقاول هاتوون پیاوانە و توانە شەریکنەوە 500 3 دەفتەری هەندێکیان قاچ و قوچیان کردووە هەندێکیان لێبوون بە کەڵەگا پارەکەی نەیاوە چۆ ئیشی تری تێکردو دژیانەوەستێتەوە یعنی دز و علی بابا و جەماعەتەکەی هەر دزن ئێمە ئیسا لێمان تێکچووە لە کۆمەلگایەکی نەگای بێتنا سەر قسەمان کۆمەلگایەکیان دروست کردووە گەندەڵی یعنی دزی جارێ کۆمەلگایەکیان دروست کردووە بەس کێشەوە نیە کە برسیە و معاش نیە و شتە کۆمەلگایەکیانە ناوە توانە بۆ فڵان کەس دزی کردووە دزە دز یعنی سەیریکەن دزە کەس بەس لەبەرەوەی کە 1-2 ملیۆن دلاری دزیوە خەڵک بێ ڕێزی لێ بگرێ با من پێ بڵم عیبەکە چییە لە هەموو دنیاە ئەگەر سیارە لێ بخڕی و پێچکەی تۆ ئیشارەتانە گرسان بێ عیبەیە کەچیەوە لێرە عیبە نییە دزی لە هەموو دنیا عیبەیە کەچی لێرە عیبە نییە بنێش خواردن لە کسلێمانی بن لە پاسا دانیشتم ڕەمەزانە بنێش خۆم خەڵگەڵێت داوەشی لە ماڵەوەڵێت داوەش بنێش خواردن هەم بۆ ئەمە باشە هەم ڕاضەیە هەم بۆ قورک باشە هەم بۆ دەمودان باش کەچی لێرە عیبەیە لە دنیای بنێش خواردن عیبە نیە کەچی لێرە دزیکردن عیبە نییە باشە وەزێک لێرە گەر لەگەڵێک دانیشتن قاچ خینە سەر باسی کولتورەکە بۆکە باشە بەس گێرانەوە کە باشە بۆچی حکوومەت ئێستا حکوومەت خۆی بەست ئەو سەرمایه‌دار و کۆمپانیەکان شەریکە لەگەڵیانەکە حەکیم سەری کەسی کاکە من پێم وتیت وتم جاران ئەمەی کە باسم کرد چەند دەفتەرێکیان تەوزیع کرد بێ کۆچکە وەرەقە نییە لە بینی ڕاش و مرتەشیە وەرەقە نییە و کاسێکە بەرتی لەخوا وەرەقەی نەنووسیوە لەسەر سی قەوتۆتی ئەمە مەشروع دێمێ باشەکەم بەری مەشروعەکەی تریشتێ من بۆ کۆمەلگا قساکەم بۆ تێگەیشتەکان قساکەم بۆ ئەوانن کە هێشتا یعنی نەچۆتە مێشتیانەوە صاحب ئەو کەسەی کە خۆی بە صاحبی وڵاتە ئازانێ ئەرزەکەی تەوزیع کردووە صاحبی مەشروعەکە خۆمان نەزانین خۆ قابلی خەڵکیم شار ئەم بۆن منە خۆک من خەڵکیم شارە مەزانم معمەلی شەکرەکە هی خەڵک نەبووە فڵان کەس ئەوە ملیۆنی نەبوو ئەمەش دروستکە ئێستا بۆچی والیاتم بەغیلی بە کەس نابم بەڵام ئەڵێم یەکەم شەریکن لەگەڵیانە دووهەم هێشتا نەگەیشتۆتە ئەوەی غیرەتیان بێ کە بیگەێنە مریشکە ڕەشە لەگەڵ یەکتریا چکە شەریکن هەموو ئەو سەرمایەدارانەی کەم هەیە سەرمایەداری خۆمە بیرمانە سەرمایەدار بە دانسقە ئەبژێرا خۆ هەڵ نەتۆقیون لە ئەرزە ئەمانە ئێستا پێ دەڵێم چۆنە ئێمە جاران ئەم شەریکایەتیان هەبووە ئێستا ئەوانی کە سەرمایان هەیە ئەچن پەیش دروست دەکەن میدیا دروست دەکەن لەگەڵ ڕێزم بۆ کەمێک ئەوانی کە بۆ ئاستی ڕامیاری و ئاستی ڕۆشنبیری خەڵک هاتوون هەڕەشە بەوە ئەکەن ئەڵێ ئەگەر بیت داوای ئەو پارەیم لێ بکەیتەوە بە وەزیری فلان و بە مەسئولی فلان و مەکتەب سیاسی فلان ئەڵێ من وەکو باسم کرد شەوەتکەم بە فلیم هەر ئێستا من کە قسە ناکەم خۆی ئێستا دوێنێ و پێرێ و بەسر پێرە هیچ قسەم لەسەر نییە ئەم شەوهەرە و جەماعەتە دژیوم پێن ئێمە چی بکەم کۆمەلگایان تێگاوە بە کورتی و بە وەزیر وتراوە با وەزیر بە مەکتەب سیاسی بە وەزیری کۆن بە کۆمەلگایەکی نازانم پێیان ئەڵێن ئەترسن کەوانی کە قسە ناکەن لەگەڵ ڕێزمە شت ئەزانن و قسە ناکەن پێشەوە خۆ خەڵ ئیسا من ڕاپۆرت لەم کابینەیە وەزیرە وەڵا لە کابینەکەی پێشوش هەیە لەم کابینێش هەیە جا بەس وەزیر نییە بەرپرسی زۆرن جا ئەمە ئەگاتە سەرێسقان کاکە ئێمە گەندەڵی و دزی حکومەتەکانی تر و ئەم حکومەتە وای کردووە کە کۆمەڵگاکەمان تێکچووە وەرن با فریای کۆمەڵگاکەمان بکەوین ئێستا من ئاخر قسەی لەم قسەیە بکەم ئەگەر من قاچ خەمە سەر قاچ مەڵێن وڵا بێ ڕەوشت و قاچی وادانە بەڵام ئەگەر جنیەوە بۆم خەڵگەڵێ ئافرم
تۆ سەیری کە لە دنیای ئاوای ئێمەم کۆڵگامان ئاوای لاتوە قسەی حەق بکە بەڵام بەڕێک و پێکی بکە ناخوات بۆ دەبەرەوەی ئەم وڵاتە ئەم حکومەتە پارتی وێکێتی و بەرپرسەکانی تر و کلکەکانی وایان لەم خەڵکە کرد کە بڵێ ئەمە دزی کردو سەرکەوتو و ئێستا سەرکەوتوترە بێت کەواتە بیرکەین بزانین وا بکەین نەخێوان ناکەین. سوپاس دەکەم کاک بێستون سەبارەت بە مەسەلەی بەکارهێنانی پارەی خەڵک پێ دوایە ئەگەر ئیدارەدانێکی باش بکرێ و سەروەتێک کە لە کوردستانە هەیە بەشی 5 میلیۆن کەس بەڕێکوپێکی دەکات بەشی بژێوی ژیانیان یاخود زۆر لەبارەی کڕینەوە ڕەنگی خەڵک بۆ چوونی تۆینەوەی خەڵک پێ وایە کە کەسێک ئازادە بۆ نمونە لە حیزبێ دەچێتە حیزبێکی تر بۆ بە پرۆسی کڕین ناوی دەبێت نەنا من مەبەستم پرۆسی کڕین مەبەستم لە بەهەدەردانی پارەیە بوو ئەگەرنا بابەتی یەکێک بچێەوە ناو حەزبێکی تر تا ئەو شوێنە تۆ دەبێت ڕێزی لێ بگری کە بیرڕای خۆی ئەوەکە بەڵام من مەبەستم ئەوەیە کە پارە لە ململانێ و یەکتر شکاندن و دوژمنایەتی یەکترا بەکاردێ لە کوردستان ئەگەنا لە مەسەلەی قەناعەتین و ورتر باسی ئەو بابەتانی ئێستا بکەین کاک عەبدوڵای شوخا مبارەک کە من هاوڕێمە چۆ بۆ پارتیم بۆ خۆم بۆ کۆی کە لە میدیاکانە باسەکرێ کاک عەبدوڵا بە جەریئانە ڕۆشت و ئیشێکی خراپی کردو لەناو کەوانەیەکە تێبینیم هەیە لەسەر هەنگاوەکەی بەڵام بە جەریئانە چۆڵێ منە بم بە پارتی بەڵام حزب و گروپ و خەڵکی تریشەیە لە ژێرەوە بە دەستی دوو پارتی ترە ئەم ئاشکرا ڕۆشت وتی من ئەڕۆمەیانی ڕەنگە ئەمە لەوانی خەڵکەکەی تر جەریئانەتر و ئازاتر بێ بەڵام قسەکەی من لەسەر ئەوەیە لە کوردستان پارە کە پارەی خەڵکە پارەی خاکەکەیە لە نەوت و لە خاک و لەوانەوە بەدەست دێ و دواتریش دەبێت بۆ مەساڵحی گشتی بەکاربهێندێ بەڵام نا بۆکو کاکسیروان وتی بۆ تێکدانی گشتی بەکاردێ بۆ شێواندنی مجتەماع بەکاردێ و سیراعێکی زۆر ناشرینی یەکی پێیەکەن ئەمانە و ئەم سیراعێکی تاریخی زۆر کۆنە نزیکەی نیو سەدە زیاترە لە کوردستان درێژەی هێتا ئێستا هەر بەم پارانە کراوە خۆ بەچی کراوە بۆیە بێگومان سامانی ژێرزەوی سامانی نەوتوغازی هەرێمی کوردستان سامانێکی زۆرە داتاوردەکانی ئۆرگان و کەسایەتیە مخەسەسەکان کە باسیەکەن بێگومان ئەو داهاتی کە لە سامانی سروشتی هەرێمی کوردستانە هەیە بەشی 4 هەرێمیەکی وەکو هەرێمی کوردستانەکە بەڵام وڵای هەتا یەکێتی و پارتی حکومڕان بن داهاتەکەمان بێتە دە ئەوەنەش هەر بەش ناکە خۆمە قسەی من نییە وەزیری سامانە سروشتیەکانی پێشووی هەرێمی کوردستان ناشتێورانی خۆی لە کۆنگرەیەکە و توێکە ڕۆژانە ملیۆنە بەرمیلیش ئین تازمان هەبێر بەش ناکە هێ لەبەرەوە ینی ئیشەکە لەسەر قسەکە لەسەرەوە نییە نەوتەکەمان کەمەیان زۆر نرخەکەی کەمەیان زۆر بەچی ئەگۆڕدێتەوە قسەکە لەسەر ئەو دەستەیە کە چۆن ئیداری ئەم نەوتە و دەستێکی داهاتاکە کورد زۆر پیسەکە کە لە پیسی دەرچووە باشە بەس ڕەنگە بۆ چوونی شەبێک کە پێیان وابێ ئەم سیستەمەش بە شێوەیە هەرتیدا ماوەیانی لە پاڵ ئەم سیستەمە خەڵکانێک بتوانن گۆڕانکاری بکەن بە بەشداربوون لە حکوومەت بێ بە پرۆژە بێ لە ناو حکوومەتە دەرفەتێک نییە هیچ کەلێنێک تیان نیە بۆ ڕاستکردنەوەی دەرکەوت بەداخەوە پێشووتریش خۆ یەکێتی و پارتی بە تەنیا حکوومەتیان تەشکیل نەکرد لە دەوری پێشووی ئینتیخابی لە کوردستان شەریکیان هەبوو بۆ شەریکەکان نەیانتوانی ئەسڵەن یەک هەنگاو لە هەنگاوە سەقەتەکانی یەکێتی و پارتی بە تایبەت پارتی چکە پارتی مەسئولی یەکەم و بڕیار بەدەستی یەکەمی هەرێمی کوردستانە ڕابگرن بۆ لەم دەورێش ئەوانەی کە بەشدارن لە حکوومەت لەگەڵیانە توانیوانە هیچ ڕابگرن بێگومان نەیانتوانیوە بۆیە خەریکە ئەو فەلسەفەیە ئەبێتە بۆچوونێکی باتڵ کە پێی وایە ئەتوانی لە پەنایەکێتی و پارتیە تۆ چاکسازی بکەی یان بە هاوبەشیکردن لەگەڵ یەکێتی و پارتیە بتوانی بەر بە هەنگاوە سەقەتەکانیان بگری یان تۆزە ئیسلاحیان بکەی ئەوە هەنگاوێکی هەڵەیە دەرکەوت لە کوردستان ئەو طریقەیە بۆ گۆڕانکاری طریقەیەکی سەرکەوتو نییە باشە بەس ڕەنگە بینەران بڵێن کاک بێستون یەکێتی و پارتی بە ڕەش دەبینێ هەروە لە خۆیاندا هەر ڕەشن کە نەچاکسازی بکرێن لە پاڵەوانە نە خۆیان دەیکەن خۆمە قسەی خەڵکە ینی خۆ تۆ ڕۆژێک متابعەیەکی ئەیکەی لە منیش متابعتری بێگومان بۆ کەس ماوە ئومێدی بە یەکێتی و پارتیە بێت تا من ئومێدم مابێ بۆ کەسێک هەیە لە وڵاتەیە بڕوای وابێ حکومڕانی لە کوردستانە کاکە ئەسڵەن ئێستا پردێکی ڕووخاوی ئەوەندە خراپ لە بینی حکوومەت و خەڵکایە لە بینی سڵتە و خەڵکایە من وا ئەزانم نموزەجی لەکەم شوێنی دنیاە هەبێ تۆ سەیری چ پەیوەندیەک چ پردێک لە بینی حکوومەت و خەڵکا ماوە بۆ بڕابکە لە ناو کادرەکانی یەکێتی و پارتیشە ڕەنگە نسبەتی متمانە بە حکوومەت هات بێتە ئاستێکی هینەوە تۆ دیقەت بدە ینی حکوومەت هەرچی ئەڵێ خەڵک بەگوێی ناکە مەسەلەن لەنی خۆ تۆ سەیری کرۆناکە من بخۆم پێم وایە
ئەگە حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ خەڵکی ئێوە کەس دەمامک نەبەسێ و کەس پابەند نەبێ ڕەنگە پێچەوانە بێتەوە و خەڵکەکە بچن کەمامە ببەسن و هەندێک خۆپارێزی بکەن. ینی ئەم حکوومەتەوە هەی لێ هاتووە خەڵک بڕۆی بە هیچی نییە، هەرچی حکوومەتی ڕای خەڵک پێچەوانەکەیەکە. لەبەرەوە ینی ئەو قسەیە هی من نییە و من لە خۆمەوە ینی فاڵ ناگرمەوە قسە ناکەم. ئەمە حەقیقەتی دۆخی خەڵک و دۆخی ژیانی هاوڵاتیانە لە هەرێمی کوردستان و ئەمە واقعی حاڵی نێوانی خەڵک و سوڵتەیە لە هەرێمی کوردستانە. باش بەزۆکو جەماوەری یەکێتی و پارتی پێدوێ هەمویان خۆیان بەشدارنیە خۆوانیش زۆڵمیان لێکراوەکو جەماوەرەکەی خوارەوە ئەوانیش زۆڵمی زۆریانێ نەکراوە لەلایەن بێگومان ئەوان زۆڵمیان لێکراوە. بەشی زۆری کەوادری یەکێتی و پارتی موچەخۆرن کردویان بە موچەخۆر. ئێخۆ بێگومان موچەخۆرەکانی ئەوانش ئێستا زۆڵمیان لێکراوە. تۆ دیقەت بدە جگە لەو حاڵەتانەی کە ئەکەونە سیراعی یەکترەوە دیفاع لە حزبەکانیانەکەن دانەدانە بیان دوێنە بزانە هەمان معاناتی خەڵکەی تریان نییە. خۆ ئەوانش بەشێکن لەو مجتەمەعە، خۆ ئەوانش بەشێکن لە چوارچێوەی ئەو نیزامە، خۆ ئەوانش ئەو حکوومەتە سەقەتە ئیداریانەدا کە من و تۆ ئێستا تێبینیمان لەسەری هەیە. بۆیە من بخۆم پێم وایە ینی حکوومەت و سوڵتەی سیاسی لە کوردستانە زەڕەستی قەومتمانی لای خەڵک نەماوە. سوپاس دەکەم کاک سیروان سەبارەت بەوەی کە بۆچی لە تاکوێستا فایلی خانەنشینی سەربازی کە بازوکە زۆرترین گەندەڵی تێدایە دەستی بۆ نەبراوە. بەڵام ئێمە بۆ نمونە منحەی بەخێوکەری کە سوکاری شەیدان هەبوو بڵێن ئەو بەردرا لە سەدا 21 موچە بەردرا. زۆر ئاسانە عینەن هۆکاری کەوتم کابرای پەیجی هەیە و میدیایە ڕەشەی لێکە پلە باڵاکانە پلە باڵاکە کە خۆی وەختی خۆی بە وەزیری خانەنشین کراوە ئێستا کوڕەکەی بەلی وایە. ینی تۆ من بوونیە عەلا باتڵ فەهو باتڵ. کابرا خۆی بەشدارە دەم گەندەڵیە لە هەر شتوچێک کابێ کوڕەکەی بە هەر شێوازێک کردووە بە شتێکی گەورە. ئێستا کوڕەکەی ئەڵێ ئەگەر دەست بەرن بۆ ئەو شتە موچەکەی باوکمە بڕێ باوکم دیوەخانی هەیە و خەڵکی بە دواوە حیمایەتی بکەین. ینی 5-6 لەمە مەلەفەکە ڕاگرن کە مندامانی ئەم وڵاتە کێیان هەیە، نەلیوان هەیە، نەوەزیریان هەیە، نەکەسیان هەیە. من یەک و یەک دوو هاوڕێمان هەیە ئەوەی بۆمانەکرێت دیفاعیان لێەکەین کەواتە حکومەت ئەچێت دەزەبا بۆ ئەو شوێنەی کە بەسیتە بە خەڵگەڵێ ئەها کردم ئێستا ئەبێ ڕوون بێ لای خەڵک ئەوەی لەو شوێنەی کە دزی من ناڵێم من گەندەڵی پێ ناڵێم و من پێی ناڵێم چاکسازی شتیاوەش زۆر محتەرەمیەکەن تکاوای لێمەکەن. ئەو شوێنەی کە دزی کراوە حکوومەتەکانی تر و ئەندامانی حکوومەتەکەی تر و حیزبەکانی تر دزیان کردووە ئەم حکوومەتەیە چاکە دەزەبا بۆ هەر شوێنێ یەکێکی گەورە دەستێکرێڵە دەست لا بە لا چۆ باسی چیەکەی تۆ دەنگێرە دەنگدەرە لە من دەنگدم باوە دەنگم پیاویت ئێ باشە دەنگی پیاوە 20,000 لێرە و 30,000 لێرە دەردی کاوێسن فەرمووی ئەمانە هەمووی تەسیری هەیە. ئاخرش دەجێتەوە لای بەرپرسە گەورەکە ئەڵێ کاکە گیانە گەر دەست بەرین بۆ ئەو مەلەفە ئەوانەمان لێ تۆرێ ئەوژە دەبا شەوازی لێ بێنە بچۆرەوە سەر کەمەندامان یا چاودێری کۆمەڵایەتی یان پەرستاریان ئەمانە کە حکومەت وای پێی وایە ئەمانە ئەم توێژوچینە ینی مدافعکارێکی وایان نییە ئەوە ئیشی ئێمە دیفاعی لێ بکەین. من بە قسەی تۆ بێ حکومەت بەس بە کەمەندام و بۆ بەڕەوڵا بەس بە فەقیر چاودێری کۆمەڵایەتی و بە فەرمانبەر حکومەت بە فەرمانبەر لە پلەی باڵا ناوێرێ. حکومەت ئەگەر پێی بوێرانە ئەوای ناکرێنی من پێم سێ بوو کە راپۆرتەکەم خوێنوە یەکسەر یەکەم شت کە ئەندام و وارسی شەهید باوکم وارسی شەهید بەخێوکەری واسی بەخێوکەری وارسی شەهید نازانم چی ینی پێ عیبە باسی هەیە من ئەو راپۆرتە پێم عیبە هەر قسەی لەسەرکەم. من نمونەیەکی ترێنەوە کاگوێسون باسی دۆخی کۆرۆنای کرد دزیە زای من ناڵم گەندەڵی ها بوریابین گەندەڵی شتێکە دزی شتێکە دزی ئێڵێمەوە بۆی نەک دزی دزێک ڕێگرە ئەیگرێت و جیرفان دەبرێت و ڕاکە بەس ئەمانە خۆیان حکومەتن یاسان بەرپرسن هاتوون دزی قتۆ بڵێ گەندەڵی ئەم گەندەڵیان کردوێت لە بەروی زۆرتر ئەم ناوە سەوزکەن و لە دەستیان دەرچۆ تۆزە سەوز نەبووە نە چون دارێکیان ناوای $50 $500 نووسێت چ قەیچێکە سفرێکی بۆ دانا ئەو مشکلە چییە $500 نووسێتی $5 ملیۆن سفرێکە. ئەمە ئەگەر تۆ ئاوا بەی سەیریکەی کاکەوەرە دوێنێ دزیەک دەستی پێکراوە لەم سلێمانیەوە بۆ ئەو هاتمەتەوە بەرنامەی شوانیژێکم ئێمە هاتین بابێ بەڕکلامش دکتۆر غالب و کاک سەرکۆ شەمسەدین لە بەغاو منیش لێرە هەوڵمان نا فەحسی کۆرۆنا ئەیکەی بێلوتە بە قوتە لێرە 35 بۆ 85 لە خەڵگەسن دینار 85,000 دیناریان لە خەڵگەسن
هاتی نوتمان ئەو بۆ نێنین بۆ ئێرە کۆمپانیایەکمانێنا ناوی ئیبن سینا لە هەولێر ناوێکی تری لە دووەک ناوێکی ئەو هەولێری سا باسیەکەم وەزارەتی تەندروستی عێراق هی وەزارەتی تەندروستی عێراق و بنەظەمەی صحی عالەمی پارەکە ئەیە قبوڵیان ناکرد کردمان بە فەردەنە کار سەرکەوت و دکتۆر غالب کردیان بە هەرا و هاتین لەگەڵیانە لە سلێمانی کردمان بە بەلاش لە گەرمیان کردیان بە بەلاش کاک دکتۆر و سەرکەوت بوون لە هەڵەبجە خۆم لەگە کاک سەرکەوت چوم هەورامان هەڵەبجە سەیسا کردمان بە بەلاش هاتین وتمان خەڵکینەوە بەلاش فەحسی لوتکەن بۆی درۆی حکومەت سەر نەگرێ بڵێ کەرەنتیناکەین خۆ کەرەنتینە لەسەر چ ئەساسەکە لەسەر فەحسەکرێت ئێستا دزێگە چییە؟ ئێستاوە چەند ڕۆژێکە هاتوون ئەڵێ ئەچی بۆ فەحس ئەڵێ فەحسەکەی بە زۆرە با دکتۆر ببینێ 3000 دینارم بەرێ 3000 دینار ئەو پسوڵەکەم لایە نەچن بەیانی نەچی بچی بڵیوانی ئەو پسوڵەکەی لەلامە ئەمڕۆ هاوڕێکی خۆم هەردووە 3000 دیناری لێ وەرەگە بە شەرتێک ئەم فەحسە حکومەتی عێراق پارەکەیە بە کۆمپانیای ئیبن سینا ئەچێ سواتەکە هێنێ کارمەندی خۆیەتی دکتۆری خۆیەتی ئیسعاف و نازامچی خۆیەتی شوێنەکەش خۆی نۆژەنی کردەوە هیچی بەسەر حکومە ئەم حکومەتەوە نیە 3000 ناوەگرێت نابێ ئەمە دزیەکە بچووک ئیسا خەڵک ڕەنگە بڵێ کاکە جا 3000 دینار چیە بێتە تۆ بۆ 3 ملیۆنش قسەمەکە من قسە ئەەکەم سپاس دەکەم ئەمە فۆرمی دزیە سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەرز ناوبڕێژ کورت و دەگەڕێن وڵاتان لەگەڵ مێنەوە جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەرز کاک بێستون سەبارەت بەوەی کە کاک سیروانیش باسی کرد کە چاکسازی تەنان لە بڕینی موچە و بڵێنەوە خەڵکا ژارەکەدا کورت کراوەتەوە بەس بۆ مەسەلەی هەڵەشانەوەی لێ بڕینی موچە دەبێت چ فشارێک بکرێ یاخود نهێنیەوە چ کە دەست بۆ چاکسازی لەنەوە لە خاڵی سنووری تاکو ئێستا هیچ دەستکاریەکی نەکراوە لەسەر مەسلەی چاکسازی لەکوێ دەست پێ بکاو چی بکرێ چەند مانگی پێشە سەر لەم بەرنامەی جنابت لێرەوە ئێمە باسی ئەومان کرد کە ئەسڵ وایە چاکسازی مهمە لە خەرجیا بکرێ خەرجی بەشێکی گرنگی سێکتەری ئابووری وڵاتە گرنگە چاکسازی تیا بکرێ بەڵام بۆ هەرێمی کوردستان بەشە گرنگەکەی چاکسازی بە دیوەکەی تری بەشە گرنگەکە و بەشە گەورەکەی فەزاحەت و بێسەروبەرەیی لە سەرچاوەکانی داهات و لە جۆری داهاتەکانایە بۆیە ئەسڵ وایە حکوومەت هەرێمی کوردستان کە مهمە دەستبەرێ بۆ چاکسازی لە خەرجیەکانە لە ناویشیان موچە ئەمە هیچ مەجالی مناقەشەی نییە بەڵام ئەسڵ وایە و ئەگەر ئەتوانێ و جەرائەتی هەیە بچێ دەستبەرێ بۆ داهاتەکانیش ئێمە بریتە لە خاڵە سنووریەکان بریتە لە سێکتەری نەوت ئەی کووە خۆ قەرار نییە و هەموو عەقدانی کە لە هەرێمی کوردستانە کاک سیروان ئەزانێ معقوڵ نییە 155 بۆ 60 ئەو پارەی کە لە نەوت دەسەکەوێ بچێتە گیرفانی شەریکاتەکانەوە کە هی خۆیانە شەریکاتەکان لەم دیوەوە لە 140 بگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەت چاکسازی ئەسڵ بریتە لە پیاچوونەوە بەم گرێبەستانەیە بە جۆرێک لە جۆرەکان وەکو عێراق 15 ئەچێ بۆ حەقدەست و بۆ ئەو خەرجیانی کە پێویستە بۆ هێنی نەوت بۆ هەموو وڵاتە بەرهەمێنانەرانی نەوت بچۆت بزانە چەنی لە بەرمیلێک نەوت چەنی ئەوێنێتەوە و چەنی بۆ هینەڕوا ئەمانە ئەسڵی چاکسازین کە ئەمان دەست بۆ ئەو چاکسازیانە نابن جار بە جار هەر کابینەی پێشوهات و ڕۆژت خۆی تێکدا خۆی سەهڵەت کرد چاکسازی ئەەکەم دەستی برد بۆ موچە و موچەی قەتع کرد ئەم جارەش هاتن و ڕۆشتن هەموو چاکسازیەکەیان ئەوەیە ماگانە چەند لە موچە ببڕن 21 بێمەی کا بە 25 کا بە 20 بۆیە من بخۆم قەنەعەتی کولیم بەوە هەیە کە چاکسازی لە موچەیە زۆر گرنگە بەڵام پێش موچە یان هاوتەریب لەگەڵ موچەیە کە موچە بەشێکە لە خەرجیەکان بگەڕێنەوە بۆ داهات و ئەسڵی داهات کە تۆ داهات کۆنتترۆل کرد بەس خۆ لە دووسەکەشە نتوانرا ئەوەی کە نامستەحەقە ئەوەی کە بێگومان ناتوانن کاکە لە هەر خەڵکە لە 2023 لە 2023 نسبەتی موچەخۆر لە هەرێمی کوردستانە نزیکەی 300,000 کەس بوو من دەورەی پێشووی پەرلەمان لە دیوانی ئەنجومەنی وەزیرانی دوو کابینەی حکوومەتم وەرگرت نزیکەی 300 بۆ 350,000 موچەخۆر لە هەرێمی کوردستانە هەبووە 2023 لە 2013 بۆ 14 نسبەتەکە بەرزەبێتەوە بۆ ملیۆنێک و ئەوەندە ملیۆنێک و 300,000 لە 10 ساڵە نزیکەی ملیۆنێک هاوڵاتی لە هەرێمی کوردستان کراوە باز دەکەن کە ملیۆنێک و 270,000 ئاجا ئەم بە موچەخۆرکردنەی مجتەماع لە ڕاستیە جگەلەوەی زەرەری زۆر گەورەی داوە لە بەرهەمهێنان و ئینتاجی مەحەلی سێکتەریەکانی کشتوکاڵ و مەسەلەن باغداری و مەڕداری و ئاژەڵداری و جوتیاری و ئەوانە ئێخۆ بارگرانێکی زۆریش هەم بۆ حکوومەت خۆی دروست کردووە هەم بۆ سەر ژیانی موچەخۆر و فەرمانبەرە ئەسڵیەکان جا قسەکە لەسەر ئەوەیە بێگومان ئەبێ پیاچوونەوە بۆ ژمارە و بە موچەخۆری حەقیقی و ناحەقیقی جا بکرێتەوە لە یەک بەڵام
شان بەشانی ئەوە گرنگە مەسلەی نەوت مەسلەی خاڵە گومریکیەکان کە بە زۆر پرسیار دەکرێت بۆ منە بڕیار دەچێت لەلایەن سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بۆ خاڵی سنووری بڕیاریان دەهێز یا بەش پێک بێنن لە مانگی یەک هیچی ئەوەی جێبەجێ نەکرا چونەوە بکەن ینی ئەوە بریارێک خەڵ لایەوەی کێ دەیکات بۆچی بریاری سەرۆکی حکوومەت و جێگرەکەش ئەو چاکسازیانی کە ئێستا ئێمە بە تەماین و خەڵک ئەیەوێ و پێویستە بکرێ ئەو چاکسازیانی کە دۆخی ئەم وڵاتە چاکەکا و ئەو ناومێدیە ئەڕێوێنێتەوە و ئەو چاکسازیەی کە هەرێمی کوردستان مەرحەلەیەک ئەباتە پێشەوە یەکسانە بە سقوطکردنی یەکێتی و پارتی بۆیە چاوەڕێمەکە یەکێتی و پارتی بە دەستی خۆیان ماڵی خۆ هەنوێران بکەن باش یعنی ئەمە قسەیەکی زۆر پێداڕێنەی کە دەردەکەن ئەو دەهۆڵی کە دەکوترێ هەمووی چاوەشەکاریە هیچ نین ئەمانەشتی زۆر سەطحی و بچووکن ئەمانە من لە گرنگیان کەم ناکەمەوە ئەگەر موچە یەک نەفەری بندیواریش ببڕدرێ هەر بۆ خۆی هەنگاوێکی باشە بەڵام وەکوتم ئەمانە شتی سەطحین ئێمە خەلەلی زۆر گەورەمان هەیە و خەلەلەکانی ژوازحن پەرلەمانتارەکان ئەیڵێن خەڵکی تر ئێڵێ میدیا ئێڵێ هەمومان ئەیزانین بڕاب کە شتێکی شاراوە نییە کاک حەکیم ئێستا ئێمە لێرە باسی بکەین و خەڵک نەیزانێ هەمومان ئەزانین سەبەبی ماڵوێرانی لە کوردستانە چییە لەکوێوە دەبێت یەکێتی و پارتی کە ئەڵێن یەکێتی و پارتی بەسم سڵتەی هەیەکیان لە زۆنەکانی خۆیان لەکوێوە دەست پێ بکەن بۆی ئەم وڵاتە چاک بکرێ زۆر وازحەیانی بەڵام بەداخەوە دەستی بۆ نابرێ و من بۆ خۆم ئومێدم بەوە نییە کە یعنی بۆ ئاسانیە ئەوەی کە ئێمە ئەمانەوێ بەم جۆرە لەم نیزامەیە بەدی بێ بە قورسە سپاس دەکەم کاک سیروان سەبارەت بە مەسلەی مەلەفی نەوت و قاچاقی خاڵە سنووریەکان بۆچی ناتوانرێت تەنانەت کۆبوونەوەیەکی پەرلەمانیشی لەسەر بکرێت تەنانەت قسەکردنیش بێت یاخود لەبارەی لێبڕینی موچە و ڕۆژ سەرۆکی پەرلەمان باز لەوە دەکە کە پۆلیسی نییە تا بیانێرێ و بیانهێنێ قسەیەکی منە من پێم وایە ئەگەڕێمەوە خاڵی یەکەم سەرتان نێشێنم دەردی خۆمان هەڵێن حکومەت شەریکە لە مۆزوعەیە ئەگەر شەریکیش نەبێ یەکێک لە شەریکەکانی شەریکە لە مۆزوعەکەیە جارێ مەسلەی نەوت هیوادارم بە زووترین کاتنەوت لە وڵاتەیە نەمێنی و ئەم بەڵامان لە کۆڵ بێتەوە بەڵایە هیوادارم ئەگەر نەوتمان نەبووایە هەڵبەتە پاقلەمانە ڕوان و ئیتر خەریکی فاسۆلیا و برنج و شتی ترە بووین بەس خۆستە مەزارێک شەن نێشت تو بۆ ئاژەڵدارێکە قاچاق و تۆ کە ئەومان نەبێکەواتە ژینگەکەشمان پاگە بێتەوە نەوت ئیسفادە و لێ کردووە ئایا نە نەوت پارەی نەوت ئیسفادە و لێ کردووە بێگومان خەڵک ئیسفادە و لێ کردووە ئیسفادەدا لێ کردووە میلەت ئیتر بۆ چیمانە ئێمە نەوت ئێمە ناوەکەی و بۆنەکەی و ژەهرەکەی ئەویستین پارەکەی بۆ دز و گەندەڵ و ئەمانەیە ئەوانی کە هەن باش جارە بابینە سەر وەکو پەرلەمان وەکو پەرلەمان باش من بۆ خۆم خوا عەلیمە ئەمڕۆ لە هەولێرەوە هاتووم خۆ دەزانێت بە تەکسی هاتوو باش هیچ منەتی تیانەیە کە ئەمە ئاشتایە خوا عەلیمە ژیانی پێشووترم زۆر ئاسانتر و باشتر ڕۆشتۆ لەمەیە ئەم وڵاتە هەمووی بکرێتە بەلەمێکە و بڕات هیچ پوشێکی بنیتیانێ بەڵام دڵم بۆی ئەسووتێ بەردێک لەم وڵاتەیە بەغەڵەت بجوڵێت ئەم ئاوە بە هەدەر بدرێت هەمووش زۆر کەس وایە بۆیە پێم وایە مەلەفی نەوت لە دەستی حوتایە حوت بەدەست من و تۆ نییە پێم وایە بەدەستی پارتیویەکێتیش نییە ئەمە بایەک نقطە سەری دێر یەینە سەر ئەوەی کە دەهۆڵیان کوتاوتیان لەگەڵ بەغای ئەگەر ڕێبکەوین دنیا شامی شەریف و هەمووی بروسکیان لێ هەمووی یەک زەلام نەمابوو ئەزۆبیلامە قسە لەسەر دەکرد یەک زەلام نەمابوو یەک تۆز بیست بێت ئەمیش ئەکەوە ڕێکەوتنوانە ئێستا چی لێ هاوەرێ ئەو مۆزوعە چی لێ هاوکە بجە ئەمە ئەو سەبارەت بە پەرلەمان و کە پۆلیسدانیە و سێریکە من بۆ خۆم بە وجدانەوە بۆ خۆم من پەرلەمانتارێکی سەر بە خۆم ئیژەکەم بەسەر بەخۆی پێم وایە ئەوەی لەسەر من واجبە کردوم و ئەشیکەم بەس ما خۆم سووتێنم بڵێم لێ بڕین نەبێت وانی هەرەمەوەە بەزڕەنگی خەڵک بڵێ چیتان کردو بۆ خەڵک وشیارە من پێم وایە بە دەرەوەی یەکێتی و پارتی و کلکەکانی ئیشیان لەسەر تێکگانی کۆمەلگا کردووەکو خۆیانیان لێ بکەن بیان کەم بەڕێعەیە خەڵک زۆر وشیارە خەڵک ئاگادارە خەڵک ئەزانەی چێکی کردووە خەڵک ئەزانەی چێ بۆچی واکە خەڵک ئەزانەی چێ مەرامی چی هەیە خەڵک ئەزانەی من نیازە گڵاوەکانم بە پاکی ئەەکەم خەڵک ئەزانێت چۆنە ئێستا ماوەتەوە سەر ئەوەی کە پەرلەمان ئەوە من بۆ خۆم لە وەڵامی منە دکتۆرە ڕێواز بەڕێزی پۆلیسم نییە
ئێمە بە پۆلیس بزانە من چێت بۆ خۆم پەرلەمانتارێکم منی تری خەیان پێگرم تۆ پێکەنینی پێت من لە هەولێر پاسکیلێک هەیە بە پاسکیلێک چوون بۆ یەکێک لە وەزارەتەکە کابرانێکم مەژورۆتم پەرلەمانتارم موعیدم هەیە ودی کڵاوکۆ داگەنە کڵای پەگڵاوکۆ داوەتی ئافدا لێ بوونەکەم یعنی لە کۆمەلگاکەیان لێک ئەگەر لێکزیستە شتێک ئەو شتێکە پێڵێن سیارەی مهمە پێ بێ تەحیە بۆکەن ئەگەر تۆ بە پێ بڕۆیە بە تەکسی بڕۆیش بۆت ناکەن کەواتە من ئەرکی خۆم بەجێ ئەهێنم پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن لە مەسەرەی لێبڕینی موچە ئەوانەی کە کراوە کردومانە ئەوەی کە پێویست بێ کردومانە یاداش لەسەر یاداش بەڵام ئێستا دوو شێواز هەیە شێوازی پەرلەمانتار وەکیلی خەڵکە لە ناو کۆمەلگاکەیە و لە ناو سیستەمی سیاسیە من یەخەیان ئەگرم یەک بەیەک یەخیان ئیحراجیانەکەم یەخەیان ئەگرم شەڕیان پێفرۆشم سەرۆکی پەرلەمان نایکە منیکەم شێوازی ترچیە ئێوە تا ئێبینی سامن بۆ یەک 3000 دیناری لەم شاری سلێمانیە ئەو تا هاتومەتە بۆ سلێمانی بەیانێ چم یەخەیان پێگرم ئیتر مشکلە نێ من بڵێم وەڵام پەرلەمانتارم پلەکەم لە وەزیر بەرزترە ئەوانە نەچم لەگەم دیعامەکەی قساکەم زۆر قساکەم لەگەڵ مۆسەفەکەی قساکەم هەڵبێ بڕای گریت پێویستی پێ یەک شتەکان باش مەسەڵەن قسانە لە چیەوە کە لاوازی سەرۆکاتی و کە دەڵێ پۆلیسمان ئەوە لێ بووینەوە تکایە ئەمە کاکبێسن جوانی وت حیزب باڵادەستە بەسەر حکومەتیشە لێبووین ئێمە ڕازی بوون بۆ ئەو کەسانی کە چوون لە سنووقی دەنگان دەنگیان نا بەوەی کە حیزب باڵادەست بێ زانیان وەزیرێک سەرۆکوەزیرانە دروستەکەنی حیزبی و وەزیرێکەکەنی حیزبی و ئەمانە دنیایە ئەگەر من نەمام بیڵێنەوە ڕۆژێک ئەم وڵاتە سەرەکەوێت ئەگەر 5 وەزیرت بینی شێرکۆ بێکەس ئاسا لەسەر شتێکی خراپ دەستی لە کار کێشایەوە 2 وەزیرە بینی سەر بەخۆڵی سزادرە باش سپاس دەکەم کاک بێسون کاتمە زۆر کەمەوە بەس سەبارەت بە چارنووسیم کابینە ئێستام کابینەیە کە ئەوی لە قسەکانی بەڕێزت چاکسازی ڕاستەقینەی نەکردو بەڵام لە نێوان لایەن بەشداربووەکانیش زۆرێک لە ناکۆکیە بەم ناکۆکیانە سەری لەکوێ دەرەچێت لە کۆتاییەکەی کابینەکە بەخۆی بەردەوامە بێ زۆرینەی پەرلەمانی بەدەستەوەیە ناو ئەنجومەنی وەزیرانیش بۆ خۆی زۆرینەی هەیە کە پارتیە و یەکێتیش لەگەڵی متەفەقە و حیزبەکانی تریش هیچ کێشەیەکیان نییە و نەشمان بینیوە لە ئەنجومەنی وەزیرانە بچووترین دەنگەدەنگ هەبێت نێوان وەزیرەکان و کابینەکەی بۆیە کابینەکە بەخۆی بەردەوامە بێ و کابینەیەکی من وا ئەزانم ئەوەیشی کە لەم سیەکەین وەکو کە ئەیبینین ئەنجومەنی وەزیران ئەنجومەنێک مەجلیسێکی زۆر منسەجمن بەیەکەوە سەرۆک لەگەڵ جێگر لەگەڵ ئەندامان لەگەڵ هەردوو سەرۆک و جێگرا مەبەستم ئەندامانی کابینەکە و واتە وەزیرەکان و جێگرەکان زۆر گونجاو و منسەجمن بەیەکەوە کێ لە ئێمە بیستوێتی کێشەیەکی تیاوی ئەنجومەنی وەزیران لەبەرەوە بۆیە حکوومەتەکە حکوومەتێکی ئارام و بەهێمنی بۆ خۆی کارەکانی خۆی پێم وایە دەورەکەی خۆی تەواوکە ببێ و هیچ شتێ بێ حکوومەتێکی ئارامانی وەزیرەکان بێدەن کراون مەبەستە دەوێت نازنانە من نەموت بێدەن کراون مەبەستم ئەوەیە ئەڵێم تۆ بینیوتە تۆ مەسەرەن قەت بینیوتە وەزیرێک بێ قسە بکا بڵێ کاکە وا بەسەرن کاکسیمان لە پەرلەمان بینیوتە موچە نەبووە لەکوا هەبووە نازان من نەمبینیوە بینیتان لە شوێنێکەواتە حکوومەتەکە بۆ خۆی لە وەڵامی پرسیارەکەی جەنابتە کە حکوومەتەکە سەری لەکوێوە دەرەچێەوە گابەچی ناگابە هیچ و بۆ خۆی حکوومەتێکی ئارام و منسەجمن بەیەکەوە تیمی حکوومەتەکە کابینەکە ئەو سافەی بەیەکەوە کە بریتین لە وەزیرەکان بریتین لە سەرۆک و جێگری ئەنجومەنی وەزیران و هەندێک مۆزەفی تریش کە پلەکانیان وەزیرە بێگومان لە ئەنجومەنی وەزیرانە زۆر منسەجم و بەیەکەوە گونجاون لەسەر ئاستیکێتی بێ لەسەر ئاستی گۆڕامی ئێمە نیگەرانی دەبینین بڵمە تا یەکێتی جاروێ بڵێن هەڕەشەی کشانەوە ئانش دەکات هیچ نین کووا لە ئەنجومەنی وەزیرانە کووا هەموو کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران کە من بۆ خۆم متابعەکەم هەفتانە ئەکرێ هیچ کێشەی تایە مەسەڵەن وەزیرێکە بینیەوە غایب بێ یان مەسەڵەن هەڵوێ یان لەبەرەوە حکوومەتەکە کابینەکە کابینێکی گونجاو و بێکێشە دەرەکەون کاک حەکیم با ئاخر قسە پێ بڵێم شایەتێک گەیم ئێمە لە جێگری سەرۆکی حکوومەت و بەڕێز وەزیری دارایی و وەزیرێک معنیەکان هاتن لە پەرلەمان باسی بۆ دۆخی دارایی و ئەوانەیان کرد جێگری سەرۆکی حکوومەت بە هەمومانی و دوتی باسی یاسای چاکسازی کرا بۆی تر زۆر دڵمان پێ خۆش تۆش خۆتی پێویلاک مەکە خەڵکیش خۆی پێویلاک نەکە جێگری سەرۆکی حکوومەت وتی ئێمە یاسای چاکسازی هەڵە شەرحمان کرد ینی زۆر پێشتر 100 میلیارد دەگەڕێن تۆ مانگانە بۆ دوازەکەم قسەکەی خۆی ئەگەر وانی باوەڵام بنەوە وتی ئێمە هەڵە ئومێدمان چاکرد ئەگەر هەمووشی جێبەجێ بکەیت هیچ لە وەزعمان ناگۆڕێ ئەینە قسەکەی ئاشتی هەورامی ئەرچی لێ هاوشتێرەبی وڵات تۆ پەرلەمانتاری لێبسانی لەکوێ ئەوت بووی ئەگەر نەوت بێ بە نازان بەچەند عینەشتێ یعنی یاسای چاکسازی لە سایە دوو جێبەجێ کرد ئەگەر لە سایە سەش بێ جێگری سەرۆکی حکوومەت بە ئێمە و تیمی پەرلەمانی وتی هیچ ناگۆڕێ و خۆتان ساڵات مەکەن و باش
ئەو بێنە دەست جواب پرسیان مەسەر کۆرۆنا کە ئێستا هەمووی بەلاشە لە هەموو شارەکان کاکە بۆی خەڵک بەڵێ. پارە نەدا کۆرۆنا ئێمە پشتینەکەی. جیاکەینەوە ئەوەی کە سەفەر ئەک بۆ دەرەوەی سنوور بە چلەزارە ئەوە جیاوازە بەس من حەزم لێ فەحسکەم جەنابەت خوشکت برات دایکت ئەمانە ئەبێ بە بەلاش بێ لە سلێمانی کردمان بە هەوڵێکی زۆریش لە هەولێر ئەیانوت نابێ بیکەین ئەوە هەولێر ئەمڕۆ آخر ڕۆژ و آخر حملەم کرد و لە پەرلەمانیش باسم کرد لە هەولێریش خەڵکینە نەچن بچن بە فێڵێک دینارێک 1000 دینار 2000 سن فەحسی کۆرۆنا ئەوەیە کرێ بە لوتاوەکرێ بە دەما بە قورگا مەقسەدم بە بەلاشە بەلاشە پارە نێن هەر کەسێک ئەو وەسڵەیان نانێوت یا وڵات دکتۆر فەحسەکە بڵێت تۆ ساختەچی درۆزنیت فێڵ بازیت وەرن یەخەی من بگرن سپاس زۆر سپاس بۆ بەڕێزان سیروان بابەڵی پەرلەمانی کوردستان هەروە بێستون فاغان ناوی پێش پەرلەمانی کوردستان سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ